سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی مۆخابرات لە کوردستان و ئێران چاوپێکەوتنی شارەکانی مەدەنی لەگەڵ مەعالیمانی لەسەر کاردەرکراوی شاری سنە لە سێدارەدانی هەژ بەندکراو لە زیندانەکانی ڕژیم کۆبوونەوەی خەڵکی شاری هەمەدان دژ بە وەرگرتنی خوێندکارانی گرێدراو بە حەشتی شعبی و گیانەدەستانی هاوڵاتیەک لە کەهنووش بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران ڕۆژی دووشەممە 14 ڕەزبەر خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، سنە، مەریوان، هەمەدان، ڕەشت، ئیسفەهان، شیراز و مەشهەد دژ بە وەدی نەهاتنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژەبەوە دەکەن کە بەهۆی گەندەڵی ستادی ئیجرایی فەرمانی ئێمام و هەروەها بۆنیادی تەعاونی سوپای پاسداران دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئەستیحاق دەست بە پێ ڕێژێ هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزای دۆخراوەکان، بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی خانشینکراوان و هەروەها ئازادی دەستبەجێ خانشینکراوان و چالاکانی مەدەنی بوون. ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی ملی سەراج لە کرماشان ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی ملی سەراج لە شاری کرماشان دژ بە ڕادەستنەکرانی خانووەکانیان کۆبوونەوە. نەڕازیان بە بەرپایی کۆبوونەوەیەک لە بەردەم وستانداری و پارێزگایە دژ بە بەرزبوونەوەی ڕۆژانەی کرێخان و هەروەها نابەرپرسیارەتی بەرپرسانی ڕژیم ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری کەمکردنەوەی ڕێژەی کرێخان و لە ئێران ڕادەستکردنی خانووەکانیان و هەروەها وەڵامدانەوەی بەرپرسانی ڕژیم بە زیان لێکەوتوانی پرۆژەی مەسکەنی ملی لە ئێران بوون. چاوپێکەوتنی شارەکانی مەدەنی لەگەڵ مەعالیمانی لەسەر کاردەرکراوی شاری سنە ڕۆژی دووشەممە 14 ڕەزبەر کۆمەڵێک لە شارەکانی مەدەنی و مەعالیمانی شاری سنە هاوکات لەگەڵ هاتنە پێشەوەی ڕۆژی جیهانی مەعالم سەردانی چەند مەعالمی لەسەر کاردەرکراوی ئەندام لە ئەنجومەنی سنفی مەعالیمانی کوردستانیان کرد. بەپێی راپۆرسەکان شارەکانی مەدەنی و مەعالیمانی شاری سنە با چاوپێکەوتن لەگەڵ نەسرین کەریمی، لەیلا زارعی، سەلاح حاجی میرزایی و غەیاس نەعمەتی جەختیان لەسەر ئەوە کردەوە بەردەوام ئەبن لە پشتیوانی ئەو مەعالیمانێکە بە شێوازێکی نایاسایی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حکمی دەرکردنی هەمیشەیی یان کاتی دوورخستنەوە یان خانشینکرانی زۆرەملەیان بەسەریاندا سەپاندووە. گیانەدەستان و برینداربوونی 5 کرێکار لە ڕۆژانی ڕابردوودا 5 کرێکار لە شارەکانی سەقز، سمنان و ئیزا بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئەیمنی شوێنی کار تووشی ڕووزاو بوون و کرێکارێک گیانی لەدەستا. بەپێی راپۆرسەکان کرێکارێکی بیناسازی خەڵکی شاری سەقز بە ناوی ڕەسوڵ داراپور تەمان 40 ساڵ بەهۆی کۆچنە خوارەوەی لە بەرزاییەوە دەستبەجێگیانی لەدەستاوە. هاوکات 3 کرێکاری وێزگای سوتەمەنی خەڵکی شاری ئیزا سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی ئاگرگرتنی کامیۆنێکی هەڵگری سوتەمەنی تووشی ڕوودا بوون و ڕەوانەی نەخۆشخانەکران. شایانی باسە بریندارێکی ئەو ڕووداوە بەهۆی سەختی برینەکانی ڕەوانەی نەخۆشخانەیە هۆزکراوە و ئەگەری لە دەستدانی گیانی لە ئارادایە. هەروەها کرێکارێکی دیکەی ئاگرکوژێنەوە لە شاری سمنان بەهۆی نەبوونی منی شوێنی کار و ئیمکاناتی تایبەتی کوژانەوەی ئاگر تووشی ڕووزاوی کار بووە و دۆخی تەندروستی مەترسیدارە. کۆبوونەوەی شۆفێرانی شارەزاری کرماشان ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە شۆفێرانی شارەزاری لە بەرزەم بینای ئەو ڕێکخراوە دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان کۆبوونەوە. شۆفێرانی بەشداربووی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی سیستماتیکی بەرپرسانی شارەداری و شۆڕای شاری کرماشان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئەستیحاق دەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دۆخراوەکانیان، کەمکردنەوەی نرخی کەلوپەلی ئۆتۆمۆبیل، بایەختانی بەرپرسانی ڕژیم بە جاخوازیەکان و هەروەها
وەزی هاتنی بەڵێنەکانی بەرپرسانی شارەزاری ئەو شارە بوون. لە سێزارەدانی 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 8 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادێ هۆشبەر لە زیندانەکانی ڕژیم لە کوردستان و ئێران ئەعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، بەندکراوێکی خەڵکی شاری سنە بە ناوی تالێب هجرەتی پور بە تۆمەتی کوشتنی بانقەست و سەرەڕای لێخۆشبوونی بنەماڵەی قوربانی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ئەعدام کراوە. هەروەها 4 بەندکراوی دیکە بە ناوەکانی مزەفەر درودی تەمەن 30 ساڵ، جەعفەر پوروەردی تەمەن 35 ساڵ، حەیدەر ڕەزایی پور تەمەن 40 ساڵ و هوشەنگ ڕەحمان تەلەب تەمەن 46 ساڵ بە هەمان تۆمەت لە زیندانەکانی سمنان و ناوەندی ڕاش لە سێدارەدراون. هاوکات 3 زیندانی دیکە بە ناسناوەکانی ئەبولفەزل لەرنی، ئەحمەد ڕازانی و فەهیم ئەحمەدی شارۆمەندی ئەفغانستان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادێ هۆشبەر لە زیندانەکانی دەستکردی ئیسفەهان و تایباد ئەعدام کراون. کۆبوونەوەی نانەواکانی مەشهەد. ڕۆژی دووشەممە 14 ڕەزبەری 1404 کۆمەڵێک لە نانەواکانی شاری مەشهەد دژ بە پێنەدانی پشکی یارد کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. نانەوایانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی پشک و یارانەی ئارد تێشووی پیشەکانیان زۆر لەسەرەوەیە و توانایی بەردەوامکردنی کارەکەیان نییە. ناڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری پێدانی یارانەی ئارد، کۆتایی هێنان بە گەندەڵی سامانەی نانینەوە، دەستێوەرزانی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکانی ڕژیم لەسەر کێشەکانیان و هەروەها سزادانی تاوانباران بوون. کۆبوونەوەی خەڵکی شاری هەمەدان دژ بە وەرگرتنی خوێندکارانی گرێدراو بە 8 شەعبی. ڕۆژی دووشەممە 14 ڕەزبەر کۆمەڵێک لە خەڵکی شاری هەمەدان دژ بە وەرگرتنی خوێندکارانی پەیوەندیدار بە 8 شەعبی لە بەرزەم ناوەندێکی پەروەردەی ئەو شارە کۆبوونەوە. خەڵکی ناڕازی بە وتنەوەی دروشمی خوێندکاری عێراقی پێویستە وەرنەگیردرێت، خوازیاری وەرنەگرتنی خوێندکارانی گرێدراو بە 8 شەعبی بوون و جەختیان لەسەر ئەوە کردەوەکە تا کاتی وەدی هاتنی جاخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی. شانی باسا هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هەوڵی بڵاوپێکردنی خەڵکی ناڕازیاندا و هێرشیان کردە سەریان، بەڵام بەهۆی خۆڕاگیری و مقاومەتی بە کۆمەڵی خەڵک ناچار بە پاشەکشەکران. ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوت و گازی پارسی جنوبی. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوت و گازی پارسی جنوبی شاغڵ لە ناوچە عەمەڵیەتیەکانی عەسەلویە، کەنگان و پاڵاوگەکانی دووهەم و یانزەهەم دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئیمکاناتی ڕەفاهی و ئەمنیەتی پیشەیی، گەڕانەوەی ئەو بڕاپارەیە کە وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژ کار و 15 ڕۆژ پشودان، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکارانی سەنعەتی نەوت و گازی ئێران سەربەخۆی سندوقی خانشینکراوانی شرکەتی نەوت و گاز و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دووەخراوەکانیان بوون. دووە هەواڵ گیانەدەستانی هاوڵاتیەک لە کاهنوج بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. ڕۆژی دووشەممە 14 ڕەزبەری 1404 هەساوی هاوڵاتیەکی خەڵکی عەنبەراباد سەر بە پارێزگای کرمان بە تەقەی ڕاستەوخۆ و بەبێ ئاگاداری هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەم هاوڵاتیە بە ناسناوی ئێرشاد فەرامەرزی بە بیانووی بوونی باری قاچاق لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە جادەی پوزە سەر بە شارستانی کاهنوش دراوەتە بەر دەستڕێژی گولە و بەهۆی ئاگرگرتنی ئۆتۆمۆبیلەکەی ئەم هاوڵاتیە دەستبەجێگیانی لەدەستاوە. شانی باسە ساڵی ڕابردوو بەهۆی تەقەی ڕاستەوخۆ و بە بێئاگاداری هێزەکانی ڕژیم لە ئێران لانی کەم 163 هاوڵاتی گیانیان لەدەستاوە و زیاتر لە 321 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.